پیاوان هەمیشە بە موعجیزە دڵی خوانێنن. دوعام بۆ بکەن ئێوە و خواتان. ترساوە جوانیەکەیان وێران کردووە. ئاسمانیم شارە ئەستێریتیانەمەوە. مرۆڤە لاوازەکان وان پیاوان کە ژنێنن بە دوای جوانترین ژنە ئاگەڕێن. مرۆڤ شەعر و مۆسیقا و گۆرانی هەموو شتێکە خاتە خزمەتی دڕندەی خۆیەوە. بۆچی منە لەو جوانیە مەحروم کرد؟ ئەو جوانیە سەر بەم زەمینەی ئێمە نییە. چی تابلم کێشا و سووتانە نامەوێمە ژوتەن ئەوە جەنگاوەرێکی مەسن بەڕێنسە. ئەی سەربازەکانم تووڕە بن، ئەی سەربازەکانم بجەنگن. شانۆی میوانێکی دوور کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایشمانە نووسری گەورەی دیار بەختیار عەلیە، هەروەها دەرهێنانی لەلایەن ڕاپیار نۆزادۆ بۆ کراوە و نواندنی کۆمەڵێک ئەکتەری باش کە ئێستا ڕێژەکان هی ئەوەیە کە ناوی هەر کەسێکیان بێنم ڕەنگە ناوی یەکدوانێکیان نەهێنرێت، بۆیە کۆمەڵێک ئەکتەری زۆر باش، کۆمەڵێک ئەکتەری بەتواناتیا ڕۆڵە بینن، هەندێکیان بە 3-4 کارەکتەر، هەندێکیان بە 2 کارەکتەر، ئێمەش هەندێکمان وەکو یەک کارەکتەر ڕۆڵە بینین لە کارە شانۆیەکەیە. ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایشمانە و ڕۆژانی دواتریش بەردەوامە بین بۆ هیوایی کە بینەران بتوانن کاتی خۆیان بێمە بەخشن و دەرفەتیان هەبێ کارەکەمان لە نزیکەوە ببینن تا ئەوەی ئێمە 4 مانگ پێوەی ماندوو بووین ئێمە خۆمان چێژی لێ بینن، بۆیە حەزەکەین کە بینەرانیش بێن و ئەو چێژەی لێ ببینن لە نزیکەوە و کارەکەمان ببینن. کارەکەی ئێمە باس لە جوانیەکات کە جوانیەک دروست ئەبێ لە ناو ئەم شانۆی ئێمەیە بە پێی دەسەڵات و بە هەر کەسەوە بە پێی پێگەی خۆی ئەو جوانیە چ کاریگەرێکی لەسەر دروستەکە و دواتر چ ڕووداوێک دروستە بێ لەسەر جوانیەکە. کارکتەرەکەی من ژنە مۆسیقارەکە، کارکتەرێکی مۆسیقیە. ئەتوانم بڵێم وەکو جیاوازی ئەوە جیاوازیەکە لە چاوڕۆڵەکانی پێشووتر ما بینیوە، بەس من وەکو ئەکتەر ئەوە بەرپرسیارەتێ لەسەر شانم کە ئەبێ لە هەر کارێکا بم بە شێواز و تەکنیکی نواندنی خۆم وە بەو تازەگەرێکە لە نواندنی خۆمائیکەم پێویستەکە کە من ئەم کارم جیاواز بێ لە کارەکەی ترم. من هەر دیدارم بەڵام ئەوەیە بە کۆمەڵێک شێوازی نواندنم جیاواز یەکەم لە کارەکانی پێشووترم و لەو کارکتەرانی پێشووتر ڕۆڵم تیابینیوە. هەڵبەت ئێمە ماوەی 3 مانگە بێت لە کارێکی شانۆیین و پرۆڤاکەین و خۆشبەختانە لە دوای 3 مانگە و لە دوای ماندووبوونێکی زۆر لە دوای ئەو کۆمەڵێک ئاستەنگی و بربەست لە پێشمانە خۆشبەختانە گەشتینێتە نمایش و بۆ من وەکو میران لە ناو نمایشەیە هەم ئەزمونێکی تازەیە بۆ من و هەم سەرڕای کۆمەڵێک تەکنیک و کۆمەڵێک فۆرمی جیاواز لە ناو شانۆیەکەیە ئەزمونێکی تازەیە بۆم و خۆشبەختانە لەو ئەزمونەی کە هەمە توانیومە بەرجەستەکردنی 5 کارکتەر لە ناو نمایشەکەیە ببێتە هی من و لە هی هەر کارکتەرێکیشانە حەقی خۆی بەمێ و تا ئەمڕۆ کە گەشتینەتە نمایش و خۆشحاڵی مامەدەبوونی بینەران. بێگومان ئەو تمحەی کە لەناو هەر تاکێک لە ئێمە هەیە وەکو ئەکتەر ئەو خۆشەویستیە ئەو ڕازگۆیی ئەو سیقەیە کە ئیشێک پرۆژەیەک بەیەکەوە ئەمان بەسێتەوە ڕازگۆیانە مامەڵاکەین لەناو ئیشەیە و دڵخۆشین بۆی کە کارێکی جوان باش بەرەم بێنین و ببێتە جێی ڕەزامەندی بینەر. پیاوەکان دوو جۆر تۆ مەخلووقێکی دزێ و ناشرینیت. من تۆکەڵەکتی پێڵباز بۆ منە لەو جوانیە مەحروم کرد. هەندێکیان وەکو منن. ئەو جوانیە کاری شەیتانە. گیانەکەم پێوتی نێت خەونەکانیان میخوایە. من دوێنێ نانم بۆ برد ئەگیریا ئاوازی مەرگ بژە.